بانگەشەی هەڵبژاردن دۆخە سیاسییەکەی عێراق دەکوڵێنێت. زیادکردنی موچە و دابەشکردنی زەوی و دامەزراندن بۆ فریودانی دەنگدەران دەستی پێکردووە. هێشتا 6 مانگی تەواو ماوە بۆ هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی پەرلەمانی عێراق، بەڵام بە ناڕاستەوخۆ بانگەشەی هەڵبژاردن لە وڵاتە دەستی پێکردووە. لایەنە شیعەکان کە ئەم جارە بە چەند لیستێکی جیاواز بەشداری هەڵبژاردن دەکەن، کێبڕکەی توندیان لە نێوانجایە. سوودانی لەلایەک بەهێمنی لە ڕێگەی چالاکیەکانیەوە ناڕاستەوخۆ شەڕی هەڵبژاردننی گەرم کردووە. سۆشیال میدیا و پەیجەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی پڕ کردووە لە باسی پرۆژەکانی و ئاوەدانی بەغدا لە سەردەمی سەرۆک وەزیراندا. بەمەش دژبەرەکانی خۆی تووڕە کردووە کە نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا سەرۆکایەتیان دەکات. کەم ڕۆژ هەیە هەواڵی دامەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان یان بڕیاری دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و کەسوکاری شەهیداندا یان بڕیاری پلەبەرزکردنەوە بڵاو نەکرێتەوە. هەموو ئەمانە کە دەبنە بارگرانی بۆ سەرشانی حکوومەت لە داهاتوودا ئێستا بەهۆی بانگەشەی هەڵبژاردنەوە گەرم بوون. زۆربەی هەواڵەکانیش ڕاست نین و لە چوارچێوەی بەڵێن و بانگەشەی هەڵبژاردندان بۆ ڕاکێشانی سۆزی دەنگدەرە شیعەکان دەخولێنەوە. چوارچێوەی هەماهەنگی ئەم جارە چەند لیستێکی سەرەکی هەیە کە دیارترین یان لیستەکەی سوودانیە. بێدەنگی مقتەدا سەدر و ترسی شیعەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی لەوەی پشگیری سوودانی بکات دۆخەکەی گرش کردووە. هەروەیە لە ئێستاوە بانگەشەی هەڵبژاردن دۆخە سیاسیەکەی عێراق دەکوڵێنێت و چاوەڕێ دەکرێت هاوشانی گەرماکە دۆخی سیاسی عێراق هاوینێکی گەرمتر بەڕێ بکات. سوودانی بە دوای ویلایەتی دووەمی سەرۆکوەزیرانجا دەگەڕێت. کورد و سونناش کێشەکانیان بەردەوامن، بەڵام تا ئێستا سوودانی لەگەڵیان خراپی نەهێناوە. هەرچۆنێک بێت تای بانگەشەی هەڵبژاردن ئەم ماوەیە هەموو لە یەک دەگرێتەوە. دۆخەکە بە جۆرێکە میدیاکانیش بارگاوی دەبن، وەیە ئەم 6 مانگە بۆ موچە و بازاڕ و نرخی دۆلار و دۆسیە گرنگەکانی ژیانی خەڵک 6 مانگی پڕ لە هەڵبەز و دابەز و ناجڵنیایی دەبێت.